کۆی ئەم دید و تێڕوانین و پێناسانی سەرەوە ئەبنە تیۆرێکی ژیان بینی. ژیان چۆنە بینین؟ ژیان وجودە، دوو وجودە، وجودی خوای پەروەردگار و وجودی مەخلوق. هەر یەکێک لەم دوو وجودە صفەتی تایبەتی خۆیانە. وجودی خالق هیچ صفەتێکی خالق بە صفەتی مەخلوق ناشە. ناویانەشە هاو بەش بێ. خوای گەورە سەبوورە و عەبدەش سەبوور. إنه أواه حليم وكو مدحي بيغمركاني كردو إنه بالمؤمنين رؤوف رحيم بيغمري خو عليه الصلاة والسلام. بلان رؤوف رحيم دو صفتي خواي پروردگارن. رحمتي خواي پروردگار سنوريني، رحمتي بيغمري خو عليه الصلاة والسلام سنور داره، چونك خوي سنور داره عليه الصلاة والسلام. بلان هي خواي پروردگار مكتسب نيه ليجي كوري قرد. خواي پروردگار صفتك خويه بخويه ويدي. دوام سنوريني الرادو بروچونيتي وشوازيني يكيك نيه بوي دياري بكين بولين بپي ام وحدة اوان ده لبروان ناشا بأقلي جوري بقرين چونك أقل ما تصوري علمي خواهي قورناك وكان الله بكل شيء محيطا. چون تصوري ام صفتي خواهي پروردگاركين چون بپي به هموشتك با بوي مخمان زين هموشتك چي و سنوري هموشتك چي نا چونك من سنور الرادو بروچونيتي كان هميان بوشي بنازانين كهن بلام خواهي پروردگار فرمي ولا يحيطون بشيء من علمه. بهم مخلوقات كوب ابنه لا يحيطون بشيء من علمه. في بعلمك لعلمك يعني خواهي پروردگار نابن كان خواهي قبر خوش يزانه چند علمه وچونه. اما جيان بينية جيان بيني لسر اساسي ام وجوده ودرسته بس سلماندن و چسباندني كردوي براكتيزه كردني خوازه اماش تيوري چيتر ديانته پيشو كجيهان بينية يعني دوشتمان هي لبريكارتك فرعي چناوي جيان بينية فرعي ناوي جيهان بينية. فرعي جيهان بينية كبريتي لناسيني خواهي قورة پرستني خواهي قورة حاكمتي خواهي قورة. دعاي باور من بوابو كوجودك هي خواهي پروردگار صفة كاني لهي صفتي كي مخلوقات ناتشن كوجودي دوهم. وجودي دوهم خواهي خالق هنايتي برا هنايتي كايو لبرو بمدو دعاي او لم جيهان بينية والرواني مانا ناسيني خواهي قورة پرستني خواهي قورة حاكمتي خواهي قورة أما من بوابة منهج ولكل جعلنا منكم شرعة ومنهاجا. أما منهجك خواهي پروردگار داينا وبو إما وأن هذا صراطي مستقيما فاتبعوا ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله إن الدين عند الله الإسلام. أم توحيدا أم منهجي خوا ناسي وخوا پرستي وحاكمتي خواهي قورا بو معنا بيبا منهجي كار كردن أواني طبعا ما ببي وحيكيه ئەوانەی لەسەر منهەجی وەحی خواییەکە کۆبوونەتەوە بە درێژایی تاریخ پێغەمبەرانن شوێنکەوتوەکانن ئەم پێشەوا بەڕێزانە وەحیەکەیان هێناوە خوای گەورەی اختیاری کردوون و وەحی پێبەخشیون. ئەم کەسە هاتووە کە یەک کەسێکە سەیدنا ئادەم یان نوح یا سەیدنا ئیبراهیم و عیسا و موسا سەلامی خۆیان لێبەر کەسێک هاتووە پاشان ئەم بەلاغەی گەیاندووە ئەم دینی ڕوون کردوتەوە شوێنکەوتوی بۆ دروست بوو. ئەم ئومەتە کە بریتیە لە قیادەکەی کە ئەو پێغەمبەرە نازدارێ شوێن کەوتووە نزیکەکان کە حەواریەکانن یاوەرەکانن حەواری سەیدنا عیسا و یاوەرانی سەیدنا محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام ئەم بەڕێزانە کە لە خزمەت پێغەمبەرەکەیان بوون نوخبەیەکی هەڵبژاردن. ئەم ئەمیرە و ئەم نوخبەیە و ئەم جەماوەرە زۆرێک کە شوێن کەوتوەکانن بە گشتی 124,000 سەحابی هەبوون 300 لەو سەحابێ بەڕێزانە ئەهلی فتوان. ئەم نوخبەی بە دەوری ئەم پێغەمبەرە نازدارەون لەگەڵ ئەم ئومەتە ئەم ڕەعیەتە زۆرێک کە هەن پێگە جەماوەرێکە باوا بڵێن هەر سێکیانە بن بە ئومەتێکی عەقائیدی کە بە براتی دینی دروست بوون. ئەم ئومەتە عەقائیدیە لەسەر ئەساسی ئەم مەنهەجە دروست بوو کەوا بوو ئەم تەوحیدە کە ژیان بینیەکە بوو بوو بە ڕوکنی یەکەمی جیهان بینی. جیهان چۆنە بێ ببینین؟ ململانەی کارل مارکسە وەکو اقتصادی، ململانەی داروینە وەکو ململانەی هێز، ململانەی هانتینگتۆنە وەکو ململانەی شارستانێتیەکان. چ ململانەیەک؟ ئێمە ئەڵێن ململانەی فکرە، ململانەی دید و بۆچوونە، ململانەی وەحی و غەیرە وەحیە، ململانەی سەیدنا ئادەم و ئیبلیس. لەبەرەوە ئێمە کە ئادەم زادەکانین شوێنکەوتووی ئادەمین ئەشمانە ئەولادی ئادەمین ئەشمانە بەڕێی وەحیەکەیان بین. وحيك يكم جار آدم ناردوا وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة بريكارك دانم لسر زوي قمان الشيطانك يكم بريكار سيدنا آدم أم بريكار برزا خواي ناسيوه خواي پرستوه حاكمتي خواي قبره بدينكي ورقرتوه وتشسباندوتي
دینەکەی گەیاندەوە و خەڵکانی کە لە دەوروبەری بوو هەری خۆیە هەری خۆیەتی داوەکە یەکەم جار ئوسەریە خێزانیە دوایی بەتەهی قەوم و هەزوەکو یەهود و ساڵح سەلامی خوایان لێبێ دوایی لە سەیدنا ئیبراهیمەوە هی ئومەتێک دەست پێەکە اینجا ئینتیماکە ئەبێ بە ئینتیمای عەقائیدی ئینتیمای ئایدۆلۆژی ئینتیمای فکری بەم ئینتیما عەقائیدیە ئەم ئومەتە دروستە بێ کەوا بوو ڕوکنی یەکەم مەنهەجەکە ژیان بینی ژیان بینیەکە بەشێکە لە جیهان بینیەکە کە مەنهەجەکەی ئومەتە عەقائیدیەکەش لەسەر ئەمە پەروەردە ئەبن ئەمە ڕوکنی دووهەمە بۆیە ئەڵێن ژیان بینی سەلماندن و چەسپاندنی کردەوەی عملی پراکتیزەکردنە خوازێ ئەمەش تیۆرێکی ترە کە جیهان بینیەکەی بۆ گۆڕانکاری و ئاڕاستی کۆمەلگە و پێکهێنان و ئیدارەی دەسەڵاتی سیاسی دێتە پێش